دیارە هەروەکو هەمیشە ئێمە کە سەردانی زانکۆکان و هەرێمی کوردستانەکەین قسە لەسەر ئەوواکەین لەسەر کارەکان و لەسەر کارەکانی ڕابردویان و پلانی خۆشمان بۆ ئایندێشمان بۆیە ئەمڕۆ لە درێژەی ئەو پلانە گشتگیرانەیمان هاتین بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ بەڕێز سەرۆکی زانکۆ و هەندێک لە زانکۆکانی ترش دانیشتین لێرە قسە لەسەر هەندێک لە کێشە گرفتە سەرەکیەکانی زانکۆکان و هەروەها قسە لەسەر ئەو پرۆژانەی کە لە زانکۆکان کراون بە تایبەتی لە زانکۆی پۆلیتەکنیک قسە لەسەر ئەو پێشچوونانەی کە لەم زانکۆیە هەیە قسممان لەسەر هەندێک لەو گرفتانە کردو کە چۆن بتوانین چارەسەری بکەین ئەو گرفتانەی کە پێوەستە بە مامۆستاکان و بە قوتابیان و بە کۆی پرۆسی خوێندن لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. خوێندنی تەکنیکی یا خوێندنی پیشەییش کە ئێستا بەشێکە بەشێکی سەرەکی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەوەی کە ئێمە زانکۆ لە دنیادا ئێستا تەنها شوێنێک نییە بەس بۆ هێنانی بڕوانامە بەڵکو شوێنێکە بۆ فێربوونی کارامایی ینی سکڵ ینی ئەوەی کە ڕەبت بگرێتەوە کە لە بازاری کارە ئێمە پێویستیمان بەسیە چۆن وا بکەین توانا بۆ خوێندکارانمان دروست بکەن سبەی بتوان لە بازاری کار و دەوریان هەبێت لە هەم لە گەشەپێدانی خۆیان کە لە ژیانی تایبەتی خۆیان سوودی وەربگرن هەم کۆمەلگاکەمان و ئابوودەکەمان کەڵکیان لێوەرگرێت بۆیە ئێستا بەرنامەی ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا پەرێپێدانی خوێندنی تەکنیکی و پیشەیە و بە خۆشحاڵیەوە زانکۆ پۆلیتەکنیکەکان ناویانە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێستا دەورێکی بەرچاو ئەبین و ئێستاش هەر ئەمڕۆ قسەمان لەسەر چەندین پرۆژە کرد بۆ کردنەوەی دەورەی تایبەت دوبلۆمی تایبەت بە بواری پیشەیی جیاواز و پێم وایە لەم ساڵەدا ئەتوانین جێبەجێشی بکەین کە ئەمە بێگومان بە سوود ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگای کوردستان و بۆ ئابووری و بۆ خودی ئەو کەسانی کە دێن بەشداریەکەن لەو دەورەتە تریبیانە. خۆی بەنسبەت زمانی ئینگلیزی ئەمە پێمان وایە و ئێستا لە دنیادا ئێستا زمانی معریفە زمانی بەردەستکردنی و دەستکەوتنی زانست ئێستا زمانی ئینگلیزیە بۆی ئەمە لە سەرەتای هاتنمانەوە هەڵماندا بۆ ئەوەی کە ئەو زمانە لە هەموو ئاستەکانە چی بەنسبەت مامۆستا و چی بەنسبەت خوێندکارش لە ناو زانکۆکانی کوردستانە بەهێز بکەین بۆی بتوانین دەستەبەرکردنی زانست بۆ خوێندکاران و بۆ مامۆستان لە ئایندەشدا بەهێز بکەین بۆیە ئێستا لە ماستەر و لە دکتۆرا گرنگیکی تایبەت دەدەین بۆ زمانە بە خۆشحاڵیەوە توانیمان ئەم سنتەرە لێرە سنتەر ئارس بۆ یەکەمین جار لەم دەڤەرە لە زانکۆی پۆلیتەکنیک بکەینەوە پارەکە بەهۆی هەندێک ڕووداوی ئەتوان بڵێم سیاسیەوە تۆزە کێشە کەوتە ناو ئەوەی ئیمتحاناتی زمانی ئاسۆ بەڵام ئێستا ئەو سنتەرە خۆیان مژدەی ئەویان داوەتەوە کە ئەم ساڵ هەر لەم مانگەوە لە کۆتایی ئەم مانگە و لە سەرەتای مانگی داهاتووشدا قەتاقیکردنەکان وەکو خۆی دەست پێکاتەوە بۆیە مژدە ئەدەینە ئەو خوێندکارۆیان و ئەو مامۆستایانی کە ئێستا ئەوڵی ئەوە ئەدەن کە زمانی توانەکانی زمانی خۆیان گەشە پێ بدەن ئەتوان جارێکی تر بێنەوە لێرە خولی خۆیان ببینن و تاقیکردنەوەی خۆشیان لێرە ببینن.